جه دنگ امریکا ل واشنطن پایتخت خلک نویا برنامه کورد کانکشن یا کوب اوایکی زندی لسر کانال ان ار تی و پلتفرم دنگ امریکا ته بلاف کرن جو بینرن هجرا پیشکش دیکن سلاو رزمن صالح دمیجر و هفکارا من بفرا و نوری لبرنامه امرودا دوین هەواڵەکان و کۆمەڵێک گفتوگۆتان پێشکەش دەکەین لەوانەش هەواڵەکانی شەڕی ئوکرانیا و هەروەها گفتوگۆ لەسەر ڕێبازی نوێی واشنگتن بەرامبەر بە ئێران. ام هەروەها ڕۆنی ددن سەر ریەکسۆنین لە دۆر گولەبارانە دبستانە سەرەتاییە تەکساسێ کۆمبوونا شاندا سوێد لەگەل بەرپرسên Tirkiye نەرîna Swêdiyan divê derbarê de û operasyona plankiriya Tirkiye li bakurê Sûriye û gelek mijarên din. یاسادانەرانی ئەمریکا ئەمڕۆ پێنجشەممە بڕیارە دەنگ بدەن بۆ سەپاندنی کۆمەڵێکی یاسا و ڕیسا بەمەبەستی سنووردارکردنی فرۆشتنی چەک و دەمانچە پرسێک کە دوای تەقەکردنەکەی ڕۆژی سێشەمەی تەکساس دووبارە لە ئەمریکا بووەتە جێگای مشتومڕ هەرچەندە ئەگەرەکانی گۆڕانکاریەکی بەرچاو لەو ڕۆوە زۆر کەمە. ڕۆژی سێشەمە 19 منداڵ و 2 مامۆستا لە تەقەکردنێکی بە کۆمەڵدا لە قوتابخانەیەکی سەرەتایی لە تەکساس کوژران و ڕووداوەکەش مشتومڕێکی لە نێو وڵاتەکەدا لەسەر ڕێکخستنی یاسا و ڕساکان بۆ سنووردارکردنی فرۆشتنی چەک هێناوەتە ئاراوە. گرێگا بۆت پارێزگاری کۆماری تەکساس ڕوبەڕووی ڕەخنەی دموکراتەکان بووەتەوە و دەڵێن لایەنگری ئازادی چەکە و ئابوتیش لە بەرامبەردا داوای پشتگیری زیاتری بۆ خزمەتگوزاریەکانی تەندروستی دەرونی کردووە لە بری یاسا و کۆتوبەندی تند و سنووردارکردنی چەک. سەرۆک جۆ بایدن داوای لە کۆنگرس کرد ڕێسایی نوێ سەبارەت بە پرسی چەک دەربکە. دموکراتەکان ڕایەنگەیاندووە کە دەیانەوێت بە خێرایی هەنگاو بنێن بۆ تێپەڕاندنی ڕسایی نوێ بەڵام ئاماژەیان بەوە کردووە کە لە ڕابردوودا هەوڵەکانیان لەو جۆرە لەلایەن کۆماریەکانەوە ڕاگیراوە بە پێی ڕاپرسیەکانی سەنتەری توێژینەوەی پیۆژ لە ساڵی 2021 نیوەی ئەمریکیەکان تند و تیژی بە دەمانچە بە کێشەیەکی زۆر گەورەی کۆمەڵگەی ئەمریکا دەزانن. پشتی بهێستنا نوچەیەن گولەبارانە دبستانە سەرەتایی لە تەکساسێ ریەکسۆنین جهێرەنگ دەرکەتن پێش و ستێرن کو ji بۆ پیرۆزکردنا ژنان لە خەڵاتên گرێسی لە هەڤ جڤیا بوون di nav de jî Milane Lewinsky, Christina Perry û Tamron Hall ew bûyer wekû xezeb û dilşikestin bê nav kir. Agahiyên bêhtir di vê raportê de. ئامە دەبووان دڵشکاو بوون کاتی ئەستێری سینەمایەکان لە شەوی سێشەممەدا لە مەراسیمێکی ڕێزلێنان لە ژنان لە خەڵاتەکانی گراسی کۆبوونەوە کە تەنها چەند کاژمێرێک دوای بیستنی هەواڵی دڵتەزێنی تەقەکردنێکی دیکەی بە کۆمەڵ لە قوتابخانەیەکی ئەمریکایی بەڕێوە چوو. چەکدارە تەمەەن 18 ساڵەکە لە قوتابخانەیەکی سەرەتایی تەکساس تەقەی کردو بەلایەن کەمەوە 19 منداڵی کوشت بەرپرسان گوتیان لە ترسناکترین ڕووداوی تەقەکردن لە قوتابخانە لە ماوەی نزیکەی 10 ساڵدا و دواترین ساتە ترسناکەکان بۆ وڵاتێک کە بە زنجیرەیە کوشتنی بە کۆمەڵ هەژاندوێتی هێرشبەرەکەش لەلایەن کارمەندێکی سەپاندنی یاساوە کوژرا. ئەکتەر میلانی لێنسکی کە هەوڵیدا فرمێسکەکانی ڕابگرێت وتی کە دوای بیستنی ئەو هەواڵە غەمبارە هەستی بە تووڕەیی و دڵتەنگی کردووە. تا ڕاستگۆ بم لەگەڵت وەک تێکەڵیەک وایە کە تووڕەی و دڵشکاوی منداڵێکی 3 ساڵانم هەیە بە بیرکردنەوە لەوە یەکێک بم لەو خێزانانە کە ئەو پەیوەندیە تەلەفۆنیەیان بۆ کراوە ئەوە هەر بیری لێ ناکرێتەوە کە چیان بەسەر هات بێت کە دەکرا ڕێگری لە ڕوودانی بکرێت هەست بە بێمانایی دەکەیت تەنها کە هەندێک کەسانی شێت بتوانن بڕۆن و ئەمە بکەن نەخێر دەبێت ئێمە هەموو شتێک بکەین کە لە دەستمان بێت بۆ ڕاگرتنی. گۆرانی بێژ و گۆرانی نووس کریستینا پێریژ وتی کە یاسادانەرەکان پێویستە ئیستا هەڵوێست وەربگرن. دەبێت لە هاوسۆزیەوە بێت لەلایەن ئەو کەسانەی کە بەرپرسن چۆن دەبێت بڵین با هەڵ بدەین بیرێکی لێ بکەینەوە یان بزانین چی بکەین ئیتر ئێمە منداڵەکانمان لە قوتابخانە دەرەهێنین چونکە ناتوانین وڵات بگۆڕین ناتوانین یاساکان بگۆڕین بۆیە هیوادارم ئەوە ڕوونەدات کە پێویست بکە منداڵەکانمان لە قوتابخانە دەربهێنین یان نەچینە سینەما. پێشکەشکاری بەرنامەی تەلەڤیزیۆنی تامرۆن هۆڵیش وتی ئەم شەو کەس بە ئاسانی ناتوانێت بەحەوێتەوە. دەبێت مشتومڕێکی جیهانی بێت نابێت ویلایەتەکان بەپێی دۆخی سوور و دۆخی شین جیا بکرێنەوە. من خەڵکی تەکساسم، من لە نیویۆرک دەژیم، من خەڵکی شارچکێکی بچووکم، من لە شارێکی گەورە دەژیم. ئەمە دەبێت مشتومڕێک بێت دەربارەی مرۆڤایەتی. بۆ زانیاری زۆرتر لەسەر ڕووداوی تەقەکردن بە کۆمەڵەکەی تەکساس هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵە.
بەڵێن سەرەتا دەمەوێت بزانم ئایا لێکۆڵینەوەکان گەیشتونەتە ئەنجامێک لەسەر ئەو ڕووداوە؟ هەتا ئێستا بەفراوە راپۆرتی کۆتایی لێکۆڵینەوەکان نەدراوە، بەڵام هەندێک زانیاری پشتڕاست کراونەتەوە. یەکێک لەوانە کە بە زانیاریی گرنگ سیر دەکرێت ئەو پەیامانەیە کە بکوژەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە نردوونی سێ پەیامی نردووە. پەیامی یەکەمیان دەڵێ ننکمە کوژم، پەیامی دووهەمی ئەڵێ ننکم کوشت، پەیامی سێمیشی دەڵێ دەچبتەقە لە ناو خوێندنگەیەکی سەرەتایی دەکەم. ئەم پەیامی سێمیان 15 خولەک بووە بەر لەوەی کارەکەی خۆی ئەنجام بدە. ئەلبەتە ئێستا لێکۆڵەرەوەکان لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکدا بەردەوام لە وتوێژدان تا بتوانن زانیاری زیاتر و ورتر لەسەر تەواوی ڕووداوەکە بخەنە ڕوو. بەڵام بڵێن هیچ شتێک ڕوون بووەتەوە کە پاڵنەرەکەی چی بووە بۆ ئەو کارەیانە؟ پاڵنەرەکە ئەلبەتە ڕای جۆرا و جۆر هەیە. هەندێک لە ڕاکان دەڵێن بەهۆی ئەوەیە کە ئەم کەسە بە ئاسانی دەستی ڕاگەیشتووە بە چەک و چەکی بەکارهێناوە. لایەنێکی تریش دەڵێن نەخێر پەیوەندی بە باری دەرونی کەسەکەەوە. بێگومان بەڵێن وەک دەزانی کاردانەوەکان زۆر بوون لەسەر ڕووداوی تەقەکردنەکە، بەڵام دەمەوێت بزانم کاردانەوەی لایەنی کاربەدەست لە تەکساسەوە چۆن بووە؟ کاردانەوەکان لە تەکساس ئەلبەتە زۆر زیاترن وەک لە هەموو شوێنەکانی تر. ڕاستە ئەم ڕووداوە ینی کۆمەلگەی ئەمریکایی تووشی ڕاچڵەچین کرد، بەڵام لە تەکساسدا بێتۆ ئۆرۆر کاندیدی دیموکراتەکانە بۆ پۆستی فەرمانڕەوایستانی تەکساس. ئەتوانم بڵێم کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی گرێگابۆتی تێکدا کاتێک کە چوە سەر سەکۆکە و بە دەنگێکی بەرزەوە پێی گوت ئەم ڕووداوانە ئەم تەقەکردانە هەمووی پێشببینی کراون و هەمووشی بەرەنجامی ئەوەیە کە بە ئاسانی چەک دەگاتە دەستی هاوڵاتیان و هاوڵاتیان دەتوانن بەو شێوەیە کە دەیانەوێت هەر جۆرە چەکیان بێ بگاتە دەستیان و یاخۆ بە دەستی بێنن. ئەلبەتە ئابۆت لێرەدا داکۆچی لە خۆیەکە دەڵێنە خێرەمە هیچ پەیوەندی نییە بەوەی کاراسانی کرابێ یا بە ئاسانی چەک بکەوێتە دەستیان. هێندەی ئەوەی پەیوەندی بە باری دەرونی ئەو کەسانەوە هەیە. هەڵبەت لەو پرێسکۆنفرانسەشدا ینی ئاژاوەیەک دروست بوو، خەڵکێک بەشێک لەوانەی کە بەشدار بوون لە پرێسکۆنفرانسەکەدا بە قسەی ناشرین و نەشیا و ڕوبەڕووی بێتۆ بوونەوە. ئەوە بوو پۆلیس یاوەری کرد و لە هۆڵی کۆنفرانسەکە بردیانە دەرێ. زۆر باشە، زۆر سپاس بەڵێن بۆ کاتەکەت. سپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیرێ دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن بریارە ئیرۆ پێنجشەمێ گۆتارێکی پێشوێش بکە و تێدا سیاسەتە ئەمریکا لە هەمبەر چینێ ئاشکرا بکە. ئاخافتن وی تێن چەند ڕۆژان پشتی و سەرۆک جۆ بایدن گوت هەگەر پێویست بە دێ ئەمریکا بە ئاوایەکی لەشکری تایوانێ بپارێزە. دەجەڤینەکە چارقۆلیدا لە تۆکیۆیە vê hefteyê serkirdeyên Japon, Hindistan, Astralya û Amerîkayê hişyarî dan li hember hewldanên Çînê ji bo gurkirina yanî guhertina statuya heyî bi darê zorê di demekê de ku xem hene Çîn Taywanê xweser dagîr bike. Berdevkê Wezareta Derve Ned Price got piştî axaftinên Serokê Amerîka serkirdeyên Asyayî di nav de jî li pêjînê احتمالا کو روجا پنجشنبه جه نزیک و گوه بدن آخافتنا وزیر درو انتونی بلینکن لدور سیاست امریکا یا گریدای چینی. جو بایدن سەرۆکی ئەمریکا دوای کۆتایی هێنان بە گەشتە 6 ڕۆژەکەی بۆ ئاسیا جەنگی ئوکرانیایی بەکارهێنا وەک هۆشداریەک بۆ چین بۆ پابەندبوون بە بنەڕەتیەکانی نەزمی نێودەوڵەتی. لە میانی کۆنفرانسی کواد لە تۆکیۆ سەرۆکوەزیرانی یابان فۆمیۆ کیشدا و سەرۆکوەزیرانی هیندستان سەرۆکوەزیرانی ئوسترالیا هەماهەنگ لەگەڵ سەرۆک بایدن شەڕی سەپێنراوی رووسیان لە ئۆکرانیا ئیدانە کرد.
مرۆڤایەتی بە کاتێکی تاریکدا تێدەپەڕێت لە مێژووی هاوبەشماندا. شەڕی سەپێنراوی رووسیا بۆتە هۆکاری کارەساتی مرۆیی لە ئۆکرانیا. لە نامەیەکدا کە ڕاستەوخۆ چینی کردە ئامانج، تیمی کوات هۆشداریاندایە چین لە دووبارە نەبوونەوەی هێرشە هاوشێوەکانی رووسیا لە ئاسیا. ئێمەش هەمان ڕامان لەسەر ئەو بابەتە هەیە، هێزی بە زۆر داگیرکرا و لە هەموو شوێنێک ڕەت دەکەینەوە. ڕۆژێک دوایەوەی کەوا گوتی کە پارێزگاری بە هێز لە تایوان دەکەین، لە ئەگەری داگیرکردندا سەرۆک بایدن دووبارە ئەو گوتانەی دووبارە کردەوە. سیاسەتی من نەگۆڕاوە، ئەوەم بە دڵنیایی ڕاکەیان لە گوتارەکەمدا کە دوێنیە پێشکەشم کرد. لە کاتێکدا زۆربەی وڵاتانی جیهان هۆشداری دەدەن لە کردداری هاوشێوە لە تایوان، هێزە دەریایەکانی چین لە باشووری دەریای چین هێزی زۆریان گۆ کردوێتەوە و کەشتی شەڕکەریان بەرەو ناوچەکە گەیاندووە. چین بودجەی هێزی دەریایی و شەڕکەری لە ئەم ساڵدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە. لە ڕووی توانەکانەوە هێشتا زۆر لە دوای ئەمریکاوەیە، بەڵام بەلای کەم لە ئاسیا و زەریای هێمندا وا بە خێرایی پێدەگاتەوە، جا ئەگەر لەسەر ئاستی جیهانیش نەبێت. بەڵام سەرکردەکانی کوات پەردەیان لەسەر دەست پێشخەریەکی دەریایی لادا کە ئامانجی کەمکردنەوەی ماسیگرتنی نایاساییە. چین تاوانبار دەکرێت بە ڕێزنەگرتن لە یاسایەکانی IUU بۆ ماسیگرتن. بەڵام چین تاکە وڵات نییە لە ناوچەکەدا کە سەرقاڵی ئەو پراکتیکەیە. لە کاتێکدا ئەمە بە مەبەستی تیشک خستنەسەر کارەکانی چینە لە ئەوەکانیاندا، بەڵام ڕەنگە تیشکیش بخەنە سەر هەندێک لە وڵاتانەی کە ئەمریکا وڵاتانی کواد هەوڵی دادگاییکردنی دەدەن. لە کاتێکدا کە تیمی کوات ڕۆژی سێشەممە کۆبوونەوە، رووسیا ڕایگەیاند کە هێزی ئاسمانی هاوبەشیان لەگەڵ چین بەسەر ئاوەکانی ژاپۆن و دەریاکانی ڕۆژهەڵاتی چین ئەنجامداوە. ڤیددیویەکی فڕۆکەکەیان بڵاو کردەوە. بۆ پاتسی ویداسکوارە دەنگی ئەمریکا تۆکیۆ. لە دۆر ڤانگرژێن داویەن ئەمریکا و چینێ کۆمبوونا چارقۆلیە ئەمریکا، جاپۆن، هندستان و ئوسترالیایە و ئاخەفتنên چاوەڕێگیری یا یەن وەزیرê derve Antony Blinken niha hevkarê me Necîb Balayî ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye. Dem baş Necîb, di axaftina Blinken ya îro de çi tê çaverê kirin؟ بەێ ساڵح وەک تەژی گوت بەریان هاک و تێچەڤەڕێکردن ئەنتۆنی بلینکن وەزیرە دەرڤێ ئەمریکا گوتارێکی سەر وانجڤین و ئەنجامên وانجڤینە ئەنجام بدە لە زانینگەهێ. ئەوێ دەربارێ وان پێهنگاوێن و هاتنە هاوێتن هەفکاریە چارقولیدا یاکو لە تۆکیۆ هاتە ئەنجامدان. چاودێر و لێکولیڤان دەبێژن و دبە ئەنتۆنیۆ بلینکن بە هێواشی یعنی بڕحەتی بەحسا وان تێکەلیە گەل چینێ و سیاسەتە ئەمریکا و بتایبەت یا کوادێ یا هەفپەیمانیا چوارقولی لە هەند و پاسافیک بە شێوەکە ڕەحەت بکەش بەرکو داکو گوربوون چێنەبە. وەک دەزانی و داخۆیانیان چەند ڕۆژێن دەرباز بووی هەم ژە ئالیێ سەرروکی ئەمریکا و هەم ژە ئالیێ وەزارەتە دەرڤە یا چینێدا هەندێکی گوربوون پەیدا بوو لێ کولیڤان بتایبەت ئەندامێ جڤاتە ئەولەکاریە نەتەوی و کەسێکی فەرماندارێکی بلندە ئەنجومەنە نەتەویە یا ئەمریکادا ئێدگارد کاجان گوت و ئەمریکا gelek giringiyê di siyaseta Hind û Pasafîk dide. Serok hertim tekez li ser wê kiriye divêtin ku em zêde giringiyê nedene şerê li Ukrayna tenê tekezê li ser wê bikin. Divê ku siyaseta Amerîka giringiyê bide Hind û Pasafîk. Baş e giraniya ku Amerîka divê va kombûnê çarkolî da çarçoveya serdana serokê Amerîka Joe Biden bu Asyayê da çine yani bihter xalên giringên sereketê da çine؟ Salih wek dizanî daxuyaniya ya çarqûlî ya her çar lîderên Kuadê derket û kuşka spî jî ew daxuyanî weşand. Ew daxuyanî bi rastî ji bi şêweke dirêj hatiye nivîsandin li ser neh babetan rawistiyane. بابەتên girêng yên ku îro rojevê dane yên weke pirsgirêka ewlekarî û aştiyê, pirsgirêka COVID-19 û tendrustiya cîhanî, pirsgirêka cyberyanî ya hêrişên internetê û yên ser malperan her wisa giringî daye ku divê em bi her şêwekî
بدیالوکی هر تش چارەسەر ببە ji ber ku heta astekî nexwestin navê Çînê daxuyaniye dabînin ji ber dizanî ku hindê helwêstek heye hind hevparekî giring yê Kuadê ye hind heta niha hêrişên Rusya bû ser Ukrayna şermezar nekirine ji ber wê yekê divê ku dixwastin wan lîderan balansekê di daxuyaniyê da destnîşan bikin ku çi alî aciz nebin yan jî dilgiran nebin lê siyaseta Amerîka spas Necîb Balayî tu ji navenda nûçeyên dengê Amerîka û me re bûyî gelek spas ji bo berê befraw yanî rast e herçendî ku Amerîka ew siyaseta xwe ye derve anha dibêje yani destêwerdana leşkerî wê neke yanî hinekî dûrî axaftinên Biden ku gotu erê em ê berevaniya wan leşkerî bikin lê tiştê ku li Ukrayna çêbûyî hestek wiha çêkiriye ku dibe Taywanî jî bixwe rabin ser piyan û bêjin em ê li dijî Çîniyan şer bikin wê wextê wê dîsa cîhan piştgiriya wan jî bike wekû welatekî ser bixwe. Elbet bîrî ew bîr nekein sala her wek rojnamewanan û şîkerewkan ke basekin Rusya tawekû îsta tûşî ziyanekî zor bûwe lem şereda we renge Çîn çaw ji bikat û neyêwêt hêrişekî lew çeşne bikat. Volodymyr Zelenskî serokê Ukrayna bi tundî gotey ew kesaneyê li Rojava ret kirdewe ke pêşniyariyan kirdibû Ukrayna li pênav gehîştin bi rêkewtinek bo aştî destberdarî ew navçane bê ke li layan hêzekanê Rusya ve dagîr kirawin. Zelenskî şevî çwarşeme gotî ew kesanê pêşniyarî em dikin berjewendiyekانی xelkî asayî Ukrayna pîşgûye dixin û gotîşî hemîşe debe bîr li xelk bikeynewe û li bîrman bê ke bihakan tenya wişeniyen. Zelenskî ew kesaneyê ke pêşniyarî pêdanî parçeyek li Ukrayna bi Rusya dikin berawerdîkirdin bew kesaneyê ke li salî 1938 da xakekeyan radestî Hitler kir bi hîwayê rêgegirtin li cengî cîhanî duwam. Her wiha gotî supakeyê ڕوبەڕووی tundtirîn hêrişî hêzekanî Rusya bûwetewe ke li hindێk şwên çek û serbazî zortiriyan heye û daway hewkarî serbazî ziyadtirî jî kird bo Rojava. Hewalekî tir sebaret be Ukrayna berpirsekî fermî Ukrayna raygeyan ke balaxaneyî gundekانی sertaserî navçeyê Xarkîv li Ukrayna li دوای بردمانێکی بەردەوام خاپور کراون سەرۆکی شارەوانی شاری دێرهاچی ئۆکرانیا ڕایگەیان چەند گوندێکی ئەو ناوچەیە بەهۆی تۆپبارانی هێزەکانی رووسیا خاپور کراون و گوتیشی سەرەڕای بەردەوامی تۆپبارانەکان دانیشتوان لە هەندێک ناوچەدا دەگەڕێنەوە و ماڵەکانیان سەر لە نوێ دروست دەکەنەوە و هەروەها ئاماژەی بەوەش کرد و گوتی ئەمڕۆ سوپاکەمان بە چڕی پێشڕەوی دەکات و خاکەکەمان ئازاد دەکات بەڵام وردەکاری زۆرتری لەو بارەیەوە نەخستە ڕوو. Tirkiye roca çarşemê got proseya endamtiya Swêd û Finlandayê li NATOyê pêş nekeve heta ku xemên Enqereyên ewlekariyê nedin berçavan de danûstandinên li gel şandin her du welatên İskandinavî. Peyvdarê Seroktiyê Tirkiye İbrahim Kalin piştî hevdîtina nûnerên Swêd û Finlandayê li Enqerê ji rojnamavanan ra got me peyama xwe bi awayekî pir zelal ragihand ku heta keşeyên ewlehiyên Tirkiye bi gavên berbiçav û di demeke diyarkirî de neyên çareserkirin pêvajo pêş ve naçe. Enqere Stokholmê bi taybetî bi dabînkirina penageheke ewleş Partiya Karkerên Kurdistan PKK ra tawanbar dike. Kalin got ji me ra gotin ew xemên ewlehiyên Tirkiye têdegihin û ew ê binêrin kadê çi gavan bavêjin. Swêd ji sala 2019 ve ji ber êrişa leşkeriya Enqereya li Sûriyê ceza li ser firotina çekan bo Tirkiye sepandine. Kalin got ew helwesteke erênî li ser rakirina cezayên dijî pîşesaziya berevaniyê dibînin. ڕایگشتی لە سوێد دڵنیان لەوەی کە وڵاتەکەیان هاوشانی فینلاند لە دوای لەشکرکشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دەچێتە ناو ناتۆوە. ئەوان دەڵێن گفتوگۆ لەگەڵ تورکیا چەند مانگێکی دەوێت و لە کۆتاییشدا ئەنکەرە ڕازی دەبێت و سوێدیش دەستبەرداری بەها دیموکراسی و مرۆیەکانی نابێت. زانیاری زۆرتر لە راپۆرتی هاوکارم دەخیلی شەمۆدا دەبینی. سوێدیین ku hez dikin welatê wan bi endam di NATO de dibêjin bi berêvxedana rûdanên cîhanê wan maf heye dostên bihêz hebin. Ez bawer dikim divêt em dostên xwe helbijêrin. Dema em berêxwe bidin ka çi li welatên cîranên me diqewmît ku yekî gewde xwe bihêz dît
وڵاتێکی هەفتسونەرە خۆیە سەربخوا داگیر بکات. ئوکرانیا دە هەمان ڕاوشێدا بوو نەها ئەم تێدانە ما هەواڵبان نینن. پشتەوانن ئەندامەتیا سوید و فەرلەند ناتۆ دادبێژن شەڕی رووسیا ji بۆ داگیرکردنا ئوکرانیا قۆناغا داویە پرۆسەیەکی سیاسی درێژدەم بوو ji بۆ پێتیڤیا van هەردوو وڵاتên باکووری ئەوروپا هەتاکو ببن خودی سیستەمێکی بەهێزێ بەڕەوانیە. خۆرتێکی سویدی ji سەردانا گورجستانی vedigerya kulavekê durustkiriye Gurcistanê li serî bû. Wî got ku tu berê xwe bidî dîroka nêzîka Gurcistanê û helwestê dijminkariyê rêberên siyasiyên Rûsya dê daxwaza parastinê bibe tiştekî xweristî. Tiştekî xweristiyê dema birayê mezin birexme be, وڵاتێکی mezin baskên xwe ji nişkê ve bihêjînî û bêje ez ê bikusekê li çavên te bidem. Bêguman tu dê li alîkariyê bigerî. Ez bawer dikim em li Swîdê niha divê rewşê de ne. Berê şerê Ukrayna piraniya Swîdiyan ne hin piştevanên NATO bûn. Eger çî pêşhatên siyasî ew berhev dikir. Li nêva bajarê Stockholmê du xanimên Finlandî got ew dûrî siyasetê ne lê hes nakin xeter li ser jiyana wan heye. Ez bawer dikim Finland ewle ye, belê Rûsya gelek nêzik e. Ez bi diristî nizanim, lê ez bawer dikim xelk hevbîrin li ser endametiya NATO. Navendên siyasî bi taybet yên Partiya Sosyal Demokrata desaladar li Swîdê bi hişdarî berê xwe didin danûstandinan digel Tirkiye lê xelkê cadê piştrastin ku dijatiya Tirkiye ji bo endametiya wan di NATO da dê bi erênî bi dawî were. Ev hestê giştiye û ew hevbîrin ku welatê wan dev ji bihayên xwe yên demokrasî û mafê mirovan bernadin û dê bibin endam di NATO da lê ji bo encamên di berjewendiya hemû layenan de danûstandin dê çend mehan vekêşin. Dexîlê Şemo dengê Amerîka ji Stockholm, Swîdê. بیرۆکەی سەرۆکۆماری تورکیا بۆ دەستەبەرکردنی ناوچەیەکی پارێزرا و لە باکووری سووریا بووەتە مایەی نیگەرانیەکانی ئەمریکا و لە نێوکوردەکانیشدا بووەتە جێگای مشتومڕ و وەک داگیرکاریەک سەری دەکەن. ڕەجەب تایب ئەردۆغان ڕایگەیاندووە هێزە چەکدارەکانی و هەواڵگری و تورکیا خۆیان بۆ ئۆپراسیۆنی نوێی دژە تێرۆر ئامادە دەکەن بۆ دەستەبەرکردنی ناوچەی پارێزرا و هاوکات پسپۆڕان و شرۆفەکارانی سیاسی ئەم هەنگاوی تورکیا وەک هەوڵێک بۆ گۆڕینی دموکرافیایی ناوچە کوردنشینەکانی سووریا دەزانن. پێکەوە بینەری راپۆرتێکی هاوکارم بەڵێن ساڵح دەبین سەبارەت بەم پرسە. تورکیا نەگەر سوورە لەسەر دانانی هەرێمێکی ئارام لە باکووری سووریادا بەڵکو هەنگاوی کردەییشی بۆ ناوە. دوا بە دوای داواکانی فنلاند و وڵاتی سوید بۆ بوون بە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆدا ئەنکەرە ژمارەیە داوای لە ناتۆ لە ئەوروپاشە بووە وەک مەرج بۆ پەسەندکردنی ئەندامەتی ئەو دوو وڵاتە. Bu arada güney sınırlarımız boyunca دەست دەکەین بە هەنگاوی داهاتوومان لەو ناوچانەی ماونەتەوە تا لە قوڵایی 30 کیلۆمەتردا هەرێمێکی ئارام دابنین. ئەمانجی سەرەکیمان لەم هەنگاوەماندا ئەو ناوچانن کە هێرشیان دێوە دەکرێتە سەر وڵاتەکەمان و هەرێمە ئارامەکانمان. هەرکە لەشکر و دەستگا هەواڵگریەکانمان و هێزە ئایستایشەکانمان ئامادەکاریەکانی خۆیان تەواو کرد ئەوە دەست بە هەنگاوی خۆمان دەکەین. داواکەی ئەنکەرە بۆ دانانی هەرێمی ئارام جێی نیگەرانی ئەمریکایە. واشنگتن لەو بڕوایەدایە هەر جم و جۆڵێک لە ئێستادا لەو ناوچانەی تورکیا داوایان دەکات دەبنەمایی هێنانە ئارای پشێویەکی نوێ کە دەشێت کاریگەری هەبێ بەسەر ڕەوشی تەواوی ناوچەکەوە. ئێمە بە قوڵینی گەرانی لەسەر ئەو راپۆرت و توێژانەی دەکرێن سەبارەت بە زیادکردنی کردە لەشکریەکان لە باکووری سووریا و بە تایبەتیش بەهۆی کاریگەریەکانی ئەو کردانەوە لەسەر دانیشتوانی سڤیل. ئێمە ناڕزایی دەردەبڕین بەرامبەر هەر بەرزکردنەوەیەکی ئاستی پشێویەکان و پشتیوانی لە ڕەوشی ئێستا ئاگربەز دەکەین و پێشمان وەهای گرنگە بۆ لایەنەکان ئەم ڕەوشەی ئێستا بپارێزن بۆ درێژەدان بە سەقامگیری و کارکردن بە چارەسەرێکی سیاسیانە لە سووریادا. چاومان لەوەیە تورکیا وابستەی ڕاگەیاندنە هاوبەشەکەی 29 مانگی دەبێت کە ڕاگررتنی کردە لەشکریەکان لە باکووری سووریا بەشێکیەتی. داندنەین بە نیگەرانی ئاسایشەکانی تورکیا لەسەر سنوورەکانی باشووریدا. بەڵام هەر کردەیەکی نوێی لەشکری دەبێتە مای تێکدانی زیاتری سەقامگیری ناوچەکە و هەروە هاوڵەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانانی دژی داعش دەخاتەمە ترسیەوە. هاوپەیمانەتی ناتۆ بەلایەوە گرنگە ئەو ناکۆچیانەی لە نێوان ئەندامەکانی ناتۆدا هەن لەسەر داواکانی تورکیا چەندێک بکرێ بە زوویی نەمێنن و هەروەهاش ستایشی تورکیا دەکا بۆ ئەو ڕۆڵەی لە شەڕی داعشدا هەی بووە
ئەم ستایشەش لە کاتێکدایە کە چاودێر لە ناوخۆی تورکیا و لە دەرەوەی تورکیاشدا باسییان کردووە لە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەندێک لە دامەزراوەکانی تورکیا بە داعشەوە. بەشێکی چارەسەرکردن وێڕای ڕوانینە جیاوازەکانی ناو ناتۆ هەروەها جیاوازەکانی نێوان ئەندامانی ناتۆ لەسەر ئەو بابەتانی پەیوەندیان بە تورکیاوە هەیە بریتە لە دانپیادانانی ئەوەی تورکیا هاوپەیمانێکی گرنگە. تورکیا لە هەموو ئەندامانی تری ناتۆ زیاتر دووچاری مەینەتی بۆتەوە بەهۆی هێرشە تیرۆریستەکانەوە. پێگەل جوگرافیەکەی تورکیاش وەک دراوسەی عێراق و سووریا وەهای کردووە لە شەڕی دژی داعشدا بە تەواوەتی پشت ببەسترێت بەو کار ئاسانیانی کە تورکیا دەیکردن. شێکەرەوە لەو بڕوایەدان تورکیا دەیەوێت لە ڕێجە خستکردنەوەی لەو داوایانەی ئەو کارانەی کە پێشتر کردوونی بۆی بچێتە سەر و ڕەوایی نێونەتەوەیی پێ بدرێ. بەشێکی تری شێکەرەوەش پێیان وایە سەرۆکی تورکیا دەخوازێت سەرنجی سەرۆکی ئەمریکا بەلای خۆیدا ڕابکێشێت. ئەوەی تورکیا دەیەوێت بیکاتەوەیە کە داگیرکردنی عەفرین و داگیرکردنی هەندێک شوێنی تری دیاریکراویش لە باکووری سووریا بۆ مۆر بکرێت. دەیڵێمەوە ئەم شتانە دژی ناتۆ و دژی یارمەتیدانەکانیشن بۆ ئۆکراینە. گۆڕینی دێمۆگرافیایی ناوچەکانیش بەپێی یاسای نێونەتەوەی قەدەغە کراوە. لە هەمووی پێچەوانە و دژی کارەکانی ئێمە لە پەیمان نامەکانی ژنێڤیشدا زۆر ڕوون و ئاشکران. کاتێک ناوچەی کەسێکی تر داگیر دەکەیت جا لەبەر هەر هۆکارێک بێت قەیران بێت یا بەهاناوە چوونی کارە ساتە سروشتەکان بێت جا هەر چیەک بێت ئەوان ناتوانیت و ڕێگەشت پێ نادرێت دێمۆگرافیای ئەو ناوچەیە بگۆڕیت. ئەمە ڕێک ئەوەیە کە تورکیا دەیەوێت بیکات. ئەمە یانی تا ئەندازەیەک دەخوازیت ئەم ناوکۆکیانە بۆ ڕایگشتی بەکاربێنێت لە ناو تورکیادا یانیش لەوانەیە وەها هەست بکات بە شێوەیەکی گونجاو و ڕاویژی لەگەڵدا نەکراوە و بە شوێن ئەوەیە لەسەر ئاتی سەرۆکایەتی سەرنجی بدرێتیە. دەشێت سەرنج پێدانی سەرۆک بایدنی بێت کە ماوەیەکە چاوەڕوانی ئەو جۆرە سەرنجەیە. زۆرێک لە چاودێر لەو بڕوایەدان سیاسەتەکانی ئەم حکوومەتەی تورکیا کەوتونەتە سەر چۆنێتی قۆستنەوەی دەرفەتەکان بەڵام دەشڵێن هێشتا دیار نییە ئەم دەرفەتە ئایا دەبێتە دەرفەتێکی زێڕین بۆ تورکیا تا سەودایەک لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆدا بکات و لە کێشە ناو خۆی و دەرەوەییەکانی خۆیشی ڕزگاری بکە. تورکیا چەند ساڵێکە گرفت و سەرێشەی زۆری بۆ ناتۆ و بۆ هاوپەیمانە ڕۆژاواییەکانیشی دروست کردووە. لە دۆر ئۆپەراسیۆنە ترکیا پلانکری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە و هەروەها کۆمبوونا شاندا سوێد بە بەرپرسên ترکیە را پامنێرê me Eyûb Demîr ji Enqereyê bi me re ye. Roj baş Eyûb dengiya vê operasyona leşkeriya Tirkiye ku ji berî çend rojan Erdogan re gihandibû li Sûriyê çawa ye? Salih ana ev operasyon di mijara Tirkiyeyê ciyekî berfireh digire dikarim Musa bêjim. Îro civîna desteya ewlekariya netewî ya Tirkiye yani MGK heye. Li vê derê da ji xwe ew evana hemû bidin ser mêz ser van qise bikin. Ji xwe di civîn yani babeta van vê civînê da sê xal zêdetir derdikeve pêş. Evana yek operasyona ku li Bakurê Sûriye çêbe ancî çênebe wê di vê civînê da ser bê gotûbêj kirin. Aliyê din da dîsa em bêjin endamtiya Swîd û Finlandiyayê di vê civînê da wê cî bigire. Di aliyê din da jî şerra Rusya û Ukraynayê jî heye. De wexta ku em tevayî temaşe dikin yani ev civîn hê berdewam dike encamek heyana derneketiye piştî vê civînê wê li Bakurê Sûriyê operasyonek bibe nebe wê li ser vî jî daxuyanî bên dayîn. Lê rastî vê derê da ev operasyon di nav mesela siyaseta Tirkiyeyê da an jî gelê Tirkiyeyê da çawa tê temaşekirin dixwazim çend tiştan jî bêjim. Yani rastî rojeva Tirkiye gava em tevayî bidin berçav derî em bêjin siyaseta derzêdetir nirav siyaseta navxwayî da derdikeve pêş lê ev operasyon çêbe dibe ku di nav Tirkiye da jî bibe sedema him fikaran piştî civînê wê şiklek derkeve. Eyûb dibe ku ev beşek be ji fişarên ku Tirkiye li ser civaka navnetewî bi giştî dike û di nav wan de jî welatên wek Swîd û Finlandiyayê ku naşandên wan li Tirkiye ne yanî girêdana ve operasyonê bi van gotûbêjin Swîd û Finlandiyayê li gel Tirkiye hene ji bo endamtiya NATOyê? Yani şu kadar di civînê da tiştekî diyar eşkere nekirin. Diyarê ku yani li ser vê mijarê yani endamtiya Swîd û Finlandiyayê hin
bazarkirina dixwazin çê bikin rastî operasyona ku li Bakurê Sûriyê jî bê çêkirin wek şiklekî bazirkaniyê derdikeve pêş yani li vê hin şîrove jî yani tê diyarkirin ku Tirkiye dixwaze ku him bi vê operasyonê û him jî endamtiya Swîd û Finlandiyê li gel Amerîkayê şiklekî bazarkirinê derxîne holê ji xwe rewşa ku diçe jî rastî hinekî diyar dike lê şiklekî çawa bibe rojê pêşiya me de wê zêdetir xwe derxîne pêş. باشە ئەیوب یانی ئەم بەحسا ئەو لە گۆر و ترکێت بێژێ ئۆپەراسیۆنە لە دژی تەرۆرێ لە دەرڤەیی ترکی ینی لە سووریە جارە لە عێراقیژیش ئۆپەراسیۆن بەردەوامە لە ناوا ترکیە ئەم بژین دەسەڵاتداریە ترکیە دکارە چ بکات وێ دەربارەیدا ئەندامین پەکەکە وێ دەرێ هەنە بەلکی ئالیگرن فتحولا گوڵەنژی لە وێ دەرێ هەبن ترکی لە ناوا ترکی ئەنی ئەم بێژن دەسەڵاتدار لە ناوا ترکیە دکارن چ بکەن Di civîna duhta jî yanî li gel Swîd û Finlandiyayê de yani şandeya ku li wê derê bû duh jî behsa vî hate kirin Tirkiye dibêje ku hin kes hene me navê wan daye ev her du welatan em dixwazin ku ewan ji bo me paşta bişînin yani bidin me daliyê din da jî hin daxwazên din jî derdikevne pêş rastî li Tirkiye tevahî em dikarin bêjin ku yani ev meselena bi giştî di jiyana gel de cî nagirin bes di nav siyasetê de an jî li nav destelatiyê de wek tiştekî ewlekariya Tirkiye derdixîne pêş lê ev di nav gel de dikarin bêjin ku ew qas cî nagire. Yani di nava gel de bêhtir xemên aborî bihabûna tiştan daketina nirxê lêreya Tirkî ew tişt bîtir xemên serekene ne waye? Belê yani sala ana li vê derê bivê nevê êdî salekî kêmtir ama demma ku ji bo hilbijartinê oposisyon ji xwe tevahî li ser vî diçe oposisyon rexnê wî ew ê jî yani dibêje ku destelatî bi siyaseta derdixwaze ku siyaseta hundir bixetimîne li ber vî jî ew kêşeyên ku derdixînin hemû kêşeyên asay yani normal nînin kêşeyên hemû çêkerî ne ji bo wî jî gel jî zêde bala wan wek te jî diyar kir ser aboriye ser rewşa wan e ji bo ku xeyraneka mezin li Tirkiyana heye. بله ایوب دمیر پیامنیر ما جهان قریت مرابی گلک سپاس. سپاس خوش. هر درباره اپراسیون ترکیه در رونشوان نقامش لوی خمین خوال دور گفن ترکیه لسر هرم آنین زمانو دبیجن کو ترکیه هول ده کردان لهرم جهول راکه او بانگ لآلین گرانتور دکن کو ریل اپراسیون که نو لهرم بگرن. راپورتا پیامنیر ما قامش لو آگاهین بهتر هنه. ولاتیان باجار قامشلو نرین خود درباره گفین داویین سروک ترکیه لسر هرمین باکور و جلاتی سوریه ددن لگوری ولاتیان ترکیه دخوازه خوژناوا کریزا آبوری درخینه و هند دستکفتیان لسر حساب کردین سوریه دست بخه ولاتیان بناوی عزدین گدو جدنگ امریکا را دبیجه گو هر جارا ترکیه دکوه آستنگی و کریز نافخویی جیان دکه دخوازه بریا شر دروه خوش آلوزیان رزگار بکه وان گفادکی جبوگو اک دبیجن او ایشان ناوا خود درخن دروه وام جيشي زانو قد في فترات داويده يعني حكومه اكبي دوس شهور نشتنا يعني حتى دحل في ناتو دي اوج جيش همبر بيدر كتنا وكتي ازماك ابوريده اجبر في داويجي انه اشتغالين هن انه بلكي بازار النقابه وروسيا هن قفاده لالیه کدن ولاتی داخواز جهازن گارانتور لدوری دکن گو برانبری گفن ترکی هلوستا خو نشان بدن ولاتی باجار قامشلو شها خلیل جدنگ امریکا را اخوی و گوت او بانک لروسیا و امریکا دکن گو دسوردان بکن اوری ندل اپراسیون کنو لدوری لی هر وها جارکی د دولت ترکی ایریشه و بین بر نهاتن سکناتن و جارکی د جخوا دناب هلوست خود جارکی د ایریشی باکور روج هلات سوری بک و دیس ام دبیجن بيدنگيا دنياي جبو اردوغان حتى انا جي بردوام لالیه کدن ولاتی دبیجن گو ارمانجا ترکیه تو نکرنا هبونا کردانه ولاتی علی عمر دبیجه گو اوی لهمبر پلان ترکیه لبر خو بدن و هبونا خو بپاریزن لبل ملت کرد ای خودی بهوری خودی اراده و بردوام بکه و چقسی تهدید یوان هبه اف بده سالا برخدانا خو ملت کرد بردوام کریه و هیجی بردوام بکه هر وها اف نجاره یکیه گو ترکیه گفان لهرمی لباکور و جلاتی سوریه دکه ولاتیا بناوی منیجا حیدر جدنگ امریکا را دبیجه گو اف چند سالن
li pêş çavên cîhanê Tirkiye êrişê deverê dike û Kurdan armanc dike. Bi salanek dewleta Tirkiye êrişê xwe dewam dike, tehdîdê xwe dewam dike, bi salan êrîş li ser herêmê betêkirin, talankirin, wêrankirin, komkujî, koçberî, bikeranîna çekên qedexekî li ber çavê cîhanê tevî cîhan bêdeng. Bihabûna hêzên Amerîkî li deverê welatî çavrêne got Amerîkarê nede Tirkiye û nehê li operasyoneke nû li deverê pêk were. Ehmed Xelef goşbajarê Serêkaniyê ye derbirderî Qamişlê bûye. Hêvî dike got rêveberiya Serok Biden weke rêveberiya Trump neke û rê nede Erdogan got êrişên deverê bike. Em naxwazin dîşe em teke wî warê handê dîşe Amerîka îro wek Trump dîşe mecarê bidin Erdogan derbasê dîşe erdê me û milletê me û dîşe millete mecar bibe şarake ve birçî bibe. Kolana Kurdên Sûriyê jî hêvî dikin got rûdawên sala 2019 dubare nebe û rê neyê dayîn ji bo Tirkiye da ku êrişeke nû li ser herêmê bike. Zana Umer dengê Amerîka Qamişlo. بەرپرسێکی باڵای ڕۆژاوا لە لێدوانێکدا بۆ ئاژانسی پۆلیتیکۆ ڕایگەیاندووە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا دوا بڕیاری خۆی سەبارەت بێهێشتنەوەی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران لە لیستی تێرۆردا داوە و ئەو ڕێکخراوە وەک خۆی لە لیستی تێرۆردا دەمێنێتەوە و هاوکاتیش ڕۆژی سێشەممە نەفتاڵی بنێت سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر هەواڵەکەی پشتڕاست کردەوە. بەو پێیەی کە ئێران دەرهێنانی سوپای پاسدارانی وەک مەرجێک بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە داناوە، ئێستا کە ئەم مەرجە جێبەجێ ناکرێت داهاتووی ئەو ڕێکەوتنە و پەیوەندی ئێران و ڕۆژاوا بەرەو کوێ دەچێت. بۆ زانیاری لەسەر ئەم پرسە دەڕۆمە لای هادی سۆفیزادە شرۆفەکاری سیاسی لە ئیسپانیاوە. کاک هادی وێرای سڵاوم سەرەتا دەمێ بزانم بەڕای ئێوە ئایا ئێران ئامادەیە دەست لەو مەرجانەی هەڵگرێ یان وەک بەرپرسان ئێران پێشتر ئاماژیان پێکردووە ئەوە هێڵی سووری کۆماری ئیسلامیە و دەسەر هەڵگری نابن؟ وێرای سڵاو بێگومان ئێران لە قۆناغێکدایە بەنسبەت مەرجەکانی بۆ دەستپێکردنەوەی بەرجام ئەوەی کە بە ناوی بەرجام یا بڵێن بەرنامەی جامەی ئەقدامی مشتەرەک بۆ بەقەولێ بۆ کۆتایی هێنان بە کێشەی ئەتۆمی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە طبعاً ئێستا تەواوی ئەو مەوزوعاتی بەرجام گرێدراوە بە بحرانایەکی جەهانیەوە قەیرانی نێونەتەوەیەوە یەک لەوان قەیرانی ئایندەی کێشەی رووسیا و ئوکراین. بەڵام ئەوەی کە ئایا ماهێشتنەوەی سوپای پاسداران لەناو لیستی ترۆری ئەمریکادا یا بڵێن تەحریم خستنە سەر ئەو سوپایە ئەتوانێت کۆتایی ئەم مەوزوعاتانە بێ بێگومان پرسێکی زۆر گرینگە بۆ ئێران سەرنوێشتازە لەبەر ئەوەی کە سوپای پاسداران تەنها ئەو سوپایە نییە کە وەکو جاران فقط لە ناوخۆی ئێرانە پێویستایە سیاست بکە یا بڵین کاری عسکەری و نظامی بکە. سوپای پاسداران ئێستا دەستێکی ئاوەڵای هەیە لە مدیریەتی ئابووری ئێران و بەتایبەت لە مەسەلەی دەوردانەوەی تەحریمەهای اقتصادی و ئەمانە بۆیە بۆ ئێران ئەتوانێت کە مەرشکەن بێت بە قەولی فارسەکان ئەڵێن ئەم تەحریمە و داهاتوویەکی لێو ئەخاتە سەر ئەو ئەنجامی ئەو مذاکراتی کە هەیە بە ناوی بەرجام. باشە کاک هادی چەند ڕۆژێک پێش ئێستا ڕۆژنامەی ئۆرشەلیم پۆستی ئیسرائیل ڕایگەیان کە بڕیارە فڕۆکە جەنگیەکانی هێزی ئاسمانی ئیسرائیل لەگەڵ فڕۆکە دابینکەرەکانی سوتەمەنی ئەمریکا کۆتایی ئەم مانگە ڕاهێنانێک ئەنجام بدەن بۆ تاقیکردنەوەی سێناریۆی ئەگەری هێرشکردنە سەر دامەزراوە ناوکیەکانی ئێران. پێت وایە هێرشێکی ڕاستەقینەی لەو چەشنە بۆ سەر بنکەکانی ئێران بێتە ئاراوە؟ بە باوەڕی من ئەم تهدیدانە یا بڵێن ئەم مەترسیانە لەسەر ئێران هەمیشە هەبووە، بەڵام من بۆ خۆم لە دەسەڵاتی جۆ بایدنە بۆم چاوەڕوان نەکراوە. ئەگەر بڵێن سیاسەتی دەرەکی کۆماریەکان بێ ئەگەرێکی بەهێزترە، بەڵام وەکو مەترسی و تهدید لەسەر ئێران تەنها لەو ئاستەیەوە من پێم وانە. بەڵام ئەوەش کە ئیسرائیل ئێستا ئەیکا شەڕێکە کە بڵێن لە دەرەوەی
سنوورەکان لەگەڵ ئێرانە ئەیکا و لە ناوخۆیشا بە شێوەی سنووردار بە جاروبار بە هەواڵی کوشتنی یەکێ لە پلەدارانی نظامی و ئەتۆمی ئێران ئەیکا بەڵام وەکو شەڕێکی تەواو ناچونکە ئەوەی منطق ئەوە ئەڵێ کە شەڕی سەرەکی لەگەڵ ئێران بنکۆڵکردنی بنەمای ژێرخانی ئابووری ئێرانە کە ئەوە بۆ ئەمریکا بۆ وڵاتانی دنیا دەستکەوتی زیاتر هەیە بەو متۆدەی کە ئەمریکا وڵاتانی غەربی لەگەڵ عێراق ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران بەو شێوە نایکەن. باشە کەک هادی وەک جەنابی شت ئاماژەت پێکرد باسی کوشتنی پلەدارانی با بڵێن ئێرانت کرد لەلایەن ئیسرائیلەوە وەک دەزانی چەند ڕۆژ پێش ئێستاژ ئەندامێکی سوپای پاسداران لە ئێران کوژرا و بە پێی هەواڵەکان ئیسرائیل کوشتنەکەی لە ئەستۆ گرتووە. ڕۆژی چوارشەمەش نیویۆرک تایمز ڕایگەیان کە ئیسرائیل پێشوەخت ئەمریکای لەو کارە ئاگادار کردوێتەوە. هەروەها ڕۆژی چوارشەمە ئەمریکا سزای بەسەر تۆڕێکی قاچاقی نەوتی ئێراندا سەپاندووە کە لەلایەن رووسیاوە پشتیوانی لێکراوە. ئەمانە چیمان پێ دەڵێن؟ ئایا ئاماژەن بۆ گۆڕانکاری سیاسی دیپلۆماسی با بڵێن واشنگتۆن بەرامبەر بە ئێران یان بەڕای ئێوە چییە ئەو گۆڕانکاریانە؟ گۆڕانکاریەکی زۆر گەورە بەڕێوەیە وەکو وتم ئەنجامی شەڕی نێوان رووسیا و ئۆکراین ئەتوانێت داڕشتنەوەی سیاسەتی نەزمی نوێی جیهانی بە دوای خۆیان بێنێت. ئەمە شتێکە کە ئەبێ لە ساڵانی داهاتوودا چاوەڕێی بکەین بەڵام لەبیر نەکەین ئێرانیەکان لە قۆناغی ئیستایەوە بەتایبەت سوپای پاسداران لەبەرەوەی لە چەند ساڵی داهاتووە توانیویانە ڕایەڵەیەکی ئابووری لە ئاستی دنیادا پێک بێنن بۆ ئەوەی ئەو گەمارۆکانی سەر ئێران خونسا بکەنەوە یا بە شێوەی خۆیان مدیریەتی بکەن و حتا ئەمەیان بە ڕووسەکان بۆ تۆ کە ئەتوانن لە مدێلی ئێمە پەیڕەوی بکەن بۆ بێکاریگەرکردنی تحریمەکان لە کەش و هەوایەکی وادایە کە بڵێن سپای پاسداران ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە کەم سایتی سوسیال میدیا و ئەمانە هەیە کە ڕژیمی ئێران بەڕێوەی نەبا لە پێوە لەگەڵ تووشۆیی و ئەو شتێک کە پێڵەن پارەشۆردنەوە لە ئەوروپاوە بۆ ئێران و یا بە پێچەوانە تەنانەت لە ڕێگەی ئەرزی دیجیتالیەوە یا بڵین دراوی دیجیتالی کە هەمووی ئەمانە بە شێوەیە لەژێر نەزارەت و کۆنتترۆلی سپایە تەنها بۆ ئەوەی کە تحریمەکانی سەر ئێران بێکاریگەر بکەن و ئەیانەوێ ئەم دەرتش بە رووسیا بدەن و هەروەها لە مەسلەی ناردنی نەوت و بە پێش ئەو پۆلیتیکێکە لە نێوان رووسیا و ئێراندا هەیە و ئەو هاوپەیوەندی کە هەیەە کە هەردووکان ئێستا خاڵێکی هاوبەش کە هەیەەوەی هەردووکان گەمارۆیان لەسرە بۆیە توانیانە مسلسێکی شوم بەدە پێک بێنن لە بینی رووسیا و ئێران و تورکیەدا و هەروها خەریکە مسلسێکەی شکڵەگرێ لە بینی ئێران و رووسیا و چینە بۆ هەناردەکردنی نەوت و ئەمانە بۆیە ئەو تحریمانی کە ئێستا لەسەر شرکەتە کارتە لە نەوتەکانی ئێران دانراوە لەو ڕاستایە کە سوپای پاسداران نەوتی ئێران سەر ڕای تحریمەکان بە شێوەیەکی قاچاق ئەنێرنە دەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هادی سۆفیزادە شرۆفەکاری سیاسیمان لەگەڵ بوو لە ئیسپانیاوە. جڤکا LGBTQ یا وڵاتی نیجریایە نەڕازیبوونا خوا نیشاندا لە دژی پرۆژە یاسایەکێ دە پەرلەمانێدا کۆ دخوازە لە خواکردنا جلوبەرگên zayendekê ji aliyê zayendê dîve qedexe bike. Civaka LGBTQ dibêje ew proje yasa ku 6 meh ceza ya girtîgehê dide dê tenê cudakariyê xerabtir bike û destdirêjiya li dijî kemîneyên zayendî zêdetir bike. Di nav de jî kesên ku li gorî niyaza xwe ya zayendî cilûbergan li xwe dikin ne li gorî zayenda ji dayîkbûna xwe. Xwepêşandanên metirsîdar ji aliyê grûpên kemîneyên Nîjerya yên LGBTQ+ ve tên rêvebirin. Çalakvanên LGBTQ+ dijî yasayeka nû ya Nîjeryayê ku têda jin û mêr nikarin cilûbergên regezê beramber li ber xwekin an ku wek jêra têgotin cross-dressing. Serokê Nîjerya wê biryar li ser vê yekê bide. Eger hat erêkirin, ew kesin cilên regezê beramber li ber xwe dikin, wê 6 mehan sizaya zindanê li wan were birîn digel cezaya bi $1200. Vîdyoyek li ser medya civakî hate belavkirin ku têda jineka regezguhêr an ku transgender rastî lêdanê têw cilên wê ji ber dikin. Ev yek tê piştî yasa hat pêşniyarkirin. Di vê demê de dengê Amerîka nikare rastiya vê vîdyoyê piştrast bike.
چالاکوانن LGBTQ+ دبیجن او دترسن اف یک هاندانا ایریشن دجی جواکاوان بکه. یاسایên bi vî rengî hana xelkî dide ku tundûtîjiyê li hember hevregezxwazan encam bidin. Me ev yekdît demê yasaya qedexekirina zewaca hevregezxwazan hat erêkirin. Hindek kes diçûn di malên hevregezxwazan da û li wan dixistin. یاسایا قدغکرنا کراس درسینگ بشکه جی یاسایا قدغکرنا زواجه هفرگزخوازان کو سزایا وی 14 سال زندانه. تاوی کو او یاسایا لأکتر و کومیدیان ناگره لیدیسان چالاکوان دبیجن او یک و تندوتوژی زیده تر بکه. چالاکوان امپرس کوکی دبیجه او جی راستی ایریشکا تند هاد. وان جلين من جبر من كرن وراري خواب من كرن هستك برد جوار بوبو من هست كركو أزمريمة. چالاکین گشتی جعالی گروپن LGBTQ+ و لگلک ولاتن افریقی قدغنه. پرانیا جاران او یک جبو صدمن اولینه. ام نزانین ظلام و ظلام خود آدم و آدم یانجی آدم و ستیف درست نکریه خود آدم و حوا درست کریه. یاسایا قدغکرنا کراس درسینگ وید چندین قوناغان دال پرلمان در باز به بریکو بریارک جعالی سروک محمدو بوهاری و ورداین. گلک کسن جواکا LGBTQ+ بهیوینه کو او یاسا نه اریکرن. لتركيا تنغافا اسطنبول باجر دكا دوبش لآليكي أوروبا والآلية دن آسيا. روجانا بسد حزاران اسطنبولي ج أوروبا درباسي آسيا وج آسيا درباسي أوروبا دبن. ولاتي دبيجن جبر ترافيكي وبربونا خلكي أو برجاران لقايكان سوار دبن وريا درياي جبو چونو هاتنا دنابرا هردو آليان دا بكارتينن. پیامنر مل اسطنبول راپورتك آماده کریه. اف آوان ها ام لسر تنگاوا استانبوله. اف تنگاو استانبوله دیگه دو پارچه. لالیه من راست اوروپا و لالیه من چپیجه آسیایه. روزانه به 100,000 استانبول بریا بحری جا اوروپا بره خوددن آسیا و جا آسیا جی بره خوددن اوروپا. Ez planiya caran li keştiye suardibim. Ji ber trafik û nüfusa zêde ez riya behrê bikartînim û rêwîtiyên min kêfxweştir derbas dibin. Ez ji metrobüs û otobüsan zêdetir keştiyan dibêjêrim û baya behrê li min xweştir tê. Werin em ji İstanbulyan û gerokan bipirsin sedema bikaranîna riya behrê çi ye û dema ew li keştiyan sar dibin çi hîz dikin û li ser vê ekê çi dibêjin. Ez ji ber bikarانîna keştiyê pir kelecanım. Ez keşteyê hertim bikartînim û di nava rojê de ji bo çûn û hatina kar ez lê swar dibim. Yek ji sedemê swarbûnê jî ew e got havînî hênik e. Li gor pêzanînên fermî nüfusa İstanbul ji 16 milyonan zêdetir e û ev bajar 24 saetan zindî ye. Ji ber vê ekê jî trafîka li İstanbulê ji her tim pir zêde ye. Bi vê ekê vegiredayî bi 100,000 İstanbulî û gerok ji riya behrê ang û keştiyan her roj bikartînin. Min botanî Dengê Amerîka İstanbul. Roja çarşemê li Buenos Aires'a Arjantinê balafirek hate nîşandan wekû rêzhînan ji bo stêrkê futbolê yê koçkerî Diego Maradona. Balafira bi navê Tango di 10S weneyekam Maradona nîşan dide ku têda cilên tîma netewiya Arjantinê li xwe kiriye û cama cîhaniya ku di sala 1986 de li Meksîkê bi dest xistibû maç dike. Keçên Maradona, Dalma û Canina Maradona tevî hin hevalên berên tîma stêrkê futbolê beşdarî merasîma li balafirgeha El Palomar bûn. Balafir dê biçe bajarên cudayên Arjantinê û dê dawiyê ji bo cama cîhaniya di 2022 di meha mijdarê de biçe Qeterê. Berê bifraw ew sal 1986 ez hîn zarok bûm. Wê wextê hîn wekû nihatî tê bala min çawa Maradona ew golên seyr dikirin û ew coş dida me bi rastî jî me hez dikir her çi têmel malê divê wekû Maradona bî. Gulî sedeyê Maradona li salî 1986 ba bilên gulî duhemî bû be legal İngiliz, Arjantin û İngiliz gulekî li bîr nekirawe bêguman neker bo to bo min bo hemû cîhan. Berê rast e bedaxewe ku dawî kir
بینرن هجا ام لفر دگهن کورد کنکشن ایرو تا جارکدن بمینن دناف خیر و خوشیه ده هر شاد و بختور